بەڕاستی کاکە لەم وەختەیە خەڵک وەزعی زۆر خراپە. ئەم وەزع کرۆنەیە ئیش نییە کار نییە، یعنی ماقوڵ نییە یەک ئەمپێری مۆلدە بە 10,000 دینار. ئەمە حاڵ مەعاش هەرێمە، من خۆم فەرمانبەری حکوومەتم. هەفتەیە پێش جەژنەی ڕەمەزان من معاشێکم وەرگردووە کە لە وەزارەت ڕۆشنبیریم حتا ئیستاکە ئەوە بۆ 70 ڕۆژە ڕام و چێ بە ئێمە نەدراوە. بەڕاستی حتا بڵێ هەردوو حکوومەتەکە هیچیان چاوان لە پیا و فەقیر نییە. فەقیریان کردوتە ژوورەوەڵێ تۆ بڕۆ خۆت کەرەنتینەکە بەڵام مەیە دەرەوە ئێکاکە من آخر لە 70 ڕۆژە موچەیەکم بداتێ بە چی بژێ؟ ئاخە خەڵک ناژێ. ئەمان ئەیکەن بەڕاستی لە هیچ قانونیەک و لە هیچ وڵاتێکە شتیوان نەبووە 70 ڕۆژ موچە بە فەرمانبەر نەدرێت. یعنی بەڕاستی وەزعەکە حتا بڵێ ناخۆشە، حتا بڵێ وەزعەکە وەزعێکی بێزارکەرە، خەڵک لە ماڵەوە یعنی خۆتش ناگری کاکە بەبێ پارەوە تا وەڵڵاهی برادرمە پارەی 1 کیلۆ تەماتەی پێ نییە کە بە 500 دینارە کیلۆیە تەماتە. یعنی ئەو خەڵکە وا ڕسوا بووە ئەم حکوومەتە بەڕێ بە یەکجاری وازیان لەم خەڵکەیە ناوە. خەڵک بە خێوکردن شعب بەم شێوەیە بە خێو ناکرێت. براکەم عالم دارڕزا وەڵڵاهی ئەمانە خۆیان ئاگان جیرفانیان پڕ و ئاگان لە فەقیر نییە. فەقیر دارڕزا و بڕۆ لەو کۆڵانەی نوایە احتیاجە کابرا کرێکار ئەگەر ئەو ڕۆژەی ئیش نەکا پارە نییە لە ماڵەکەی. ئەم شەڵێت تۆ کەرەنتینە بڕۆ ژوورەوە قەینا کاکە کەرەنتینە خۆ من لەگەڵتام تەندروستی شتێ زۆر چاکە بۆ ئێمە ناڵێن خراپە، بەڵام دەستۆ بێ چاوێکت لێمان بێ. یعنی بەڕاستی هیوادارم هەردوو حکوومەتەکە چاوێن لە خەڵک بێ. خەڵک وەزعی زۆر خراپە، لەوە با خراپتر نەبێت کە ئاڵێ جام پڕبوو لێڕژێ ئیستا لە پڕبوون شاتەوا بوو. یعنی هیوادارم ئەم حکوومەتانە بەخۆیان بچنەوە 2 ڕۆژتر وەڵڵاه ئەم قسەشەکەم ئەم کەرەنتینەی ئەم ڤایرۆسە نەبووە ئیستا یەک حکوومەت نە لە عێراق مابوو نە لە کوردستان مابوو. چکم خەڵک کاکە خەڵک وەزعی تێک چوە بە تەواوەتی. وەڵڵاهی وەزع زۆر خراپە، شتێکی زۆر خراپە. ئەم بازاڕەوە ژیان ناچێتە بەو شێوەیە. خەڵک زۆر فەقیرە، ئەمپێری 10,000 دینارە، ئیش نییە، کاسبی نییە، لە قەیرانی داراییە. ئیتر وەزعێکی زۆر خراپە. حکوومەتە لەسەر حکوومەتە ئەبێ حکوومەت هاوکاری خەڵکەکان. ئەوە ئاید حکوومەتە چونکە خەڵک هەژارە لەلایەکە قەیرانی دارێ لایەکەوە ڕێگان نییە، لەلایەکەوە لە هەفتەیەکان 4 ڕۆژ 3 ڕۆژ داوامە، 3 ڕۆژەکەش دێن داخن دوکانەکان داخن. ئەنیش ناو خەڵکەوە نیان کەس کاسی بکات. کورۆنەکە ماکوژێ باش لەو حاڵە لە برسێتی با بمرین باش یەک جامرین یەک جامرین بەزێمە هەموو ڕۆژ ساعتێک مامردنێکە کاکە، هەموو ساعتێک مامردنێکە، هەموو ساعتێک مامردنێکە لێرە. ئەوە ژیان نییە بێتیان کاکە. ئیتر خوا حکوومەتەمان بۆ چاکە و ئینشەڵڵا و چای لەو خەڵکە بێت و خەڵک فەقیرە و مساعدەی ئەو خەڵکە بکەن و با خەڵک کاسبی خۆی بکا کاکە. کورۆنەش ڕاستەکەی خەیران دارایە کورۆنێ، بەڵام ئەبێ حکوومەت چای لێمان بێ کاکە. ئەم عالەمە بێ ئیش و بێکار دانیشتۆ لە ماڵەوە وەک سزن نە ئیش نە کار نە کاسبی نە مەعاش. ئەم پێریش 10,000 خوش قبول ناکرد. گەلێ زۆرە، هەر زۆرە. فەقیر و فقەرا بە چی بیدا دێڵە دێ بەم گەرمایش بڵێ نامێ مۆلیدە دێڵە چی قورچۆ بکاتە سەریە هەیە کرێچیە هەیە ئیش ئەم عالەمە ئیش و کاری نییە ئەسڵان. بەچی دابینی کا بن من سوال لە تۆکەم دەی بەچی دابینی 3 سوال بکە سوالیش بکە، یعنی ئەبێ سوال بکە.